بینەرانی عزیز سڵاوتان لێبێت. بەرنامەیەم جارەمان بەرنمەیەکی ڕاستەوخۆیە، هەرچەندە باسی ڕۆژە بەڵام تەوەرێکی تایبەتە بە شارێک کە لە دنیای دەرەوە بە ناسنامەی کوردستان ناوە برێت. زۆر ناوەکەی بەکاری هێنراوە و زۆریش بە ناوی ناوەکەیەوە شت کراوە، بەڵام ئەم شارە هێشتا قسە لەسەر ئەوەیە کە پێویستی بە زیاترەوە بێ زیاتر خزمەت بکرێت. ئەویش هەڵەبجەیە. من ناڵێم هەڵەبجەی شەهید، چونکە هەڵەبجە ئێستا وردە وردە سیمای شاری تیا دەرەکەوێت. هەڵەبجە ئێستا وردە وردە ئەبێ بەو شاری کە هاوڵاتیەکانی بە شێوەیەک لە شێوەکان سەرڕای تێبینیەکان ئەیانەوێت. ئەوترێت ئەگەر کۆرپەکەی باوەشی عومەری خاوەر ئێستا لە ژیانە بوایە تەمەنی 29 ساڵە بوو، واتە ژمارەیەکی زۆر زیاتر لە 5,000 کەس تەمەنیان لە دەست چوو، ژیانیان لە دەست چوو، کۆتایی بە ژیانیان هات. نەکەر ئەوان کۆتایی بە ژیانیان هات، ئەوانەی لە دوای ئەوانیش ماونەتەوە تا ئەم ڕۆژ بە ئاواتیەوەن ساتێکی تر لەگەڵ ڕۆڵەکانی خۆیانە، لەگەڵ دایکیان، لەگەڵ باوکیان، لەگەڵ خوشک و برا و کەس و کاریان بەسەر بەرن. ئەمڕۆ 29 ساڵ تەیە پەڕێت لە 16 سی هەموو ساڵێکە ئەم یادە ئەکرێتەوە. ئێمە لەگەڵ میوانە ئەزیز و بەڕێزەکانم ئەم شەو کۆمەڵێک تەوەر باس و گفتوگۆی لەسەرەکەین. یەکێ لە تەوەرەکانەوەیە کە بە پارێزگابوونی یاخود بە پارێزگاکردنی هەڵەبجە کە وترێت ئەمە مافە و ئیمتیاز نییە، چی لە شارەکە گۆڕیوە و چەند توانیوێتی خزمەتی شارەکە بکات. شارەکە لە ڕووی خزمەت گوزاریەوە هاوڵاتیەکان تا چەندە لێ ڕازین، ڕێگا و بانەکەی سیمای شار و بە پارێزگابوونی تا چەندە پێوە دیارە. تەوەرێکی دیکەمان قسەکردنە لەسەر ڕۆڵی زانکۆ لەم نێوەندە. زانکۆ وەکو یەکێ لە سیما جوانەکانی پارێزگای هەڵەبجەدا ئەندرێت. ئایا زانکۆ توانیوێتی چی ئیزافە بکات بۆ شاری هەڵەبجە، توانیوێتی چی بخاتە سەر خەرمانی دەستکەوتەکانی ئەم شارە، ئەونەوەی کە پەروەردەیە کات و پاشان دەرەچن و تەخەڕجەکەن ئەتوانن چی بۆ هەڵەبجە بکەن با لە شارێکی دیکەش بن. لایەنێکی تری گفتوگۆکەشمان لە دید و تێڕوانینی ڕۆژنامە نووسێکی هەڵەبجەیەوەیە بۆی بزانین ئەم چی ئەڵێت، تێبینیەکانی چییە، قسەکانی چییە لەسەر شارەکە و لەسەر یادەکە. بەگشتی من زیاتر لە کاتتان ناگرم، لە پێشەکیەکە سێ میوانی ئەزیز و بەڕێز لێرە حزوریان هەیە لە دەستە ڕاستەوە. کاک ئاسۆ عەبدوڵڵەتیف وەکو ڕۆژنامە نووس حزوری هەیە، ڕۆژنامە نووسێکی هەڵەبجەیی زۆر بەخێر بێن. هەروەها خاتوونی ئەزیز نوخشە ناسح وەکو قایمقامی هەڵەبجەیەوەش زۆر بەخێر بێن، سەرسەر و سەرچاوم. هەروەها دکتۆر ئاراس مستەفا سەرۆکی زانکۆی هەڵەبجە، ئێوەش بەخێر بێن، سەرسەر و سەرچاوم. ئەبێ سوپاسی هاوڕێیانیشمان بکەین لە مۆنیۆمنتی هەڵەبجە کە هاوکارمان بوون بۆی ئەم بەرنامەیە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بکەین. نەخشەخان بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک بێمە لای جەنابتان. ئێوە وەکو یەکێک لە دەسەڵاتە یەکەمەکانی شارەکە، وەکو سەرۆکی یەکەی کارگێڕی و ئیداری شارەکە، ئەمڕۆ یادەکەتان چۆن بینی؟ چی هاتبوو؟ تا چەندە لە ئاستی چاوەڕوانی ئێوە یابوو یادەکە و یعنی ئەم یادەی تایبەت کرابوو بەم بڵێن 29 ساڵ تێپەڕینە بەسەر مەرگە ساتی هەڵەبجەیە. بەڵێ سەرەتا سەری ڕێز و نەوازشدا نەوێنین بۆ سەرجەم شەهیدانی کوردستان و شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە. لێرەشەوە سڵاو و ڕێزمان بۆ دایکی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان و لێرەشەوە سەرەتای قسەکانم بۆ دەست پێ یەکەم سوپاسی یەکە بەیەکەی هەر هەموو ئەو هاوڵاتی و لایانی سیاسی و لایانی حکومی و ئیداری هەموو ناوچەکان کە ئەوانەی پێیان کراوە لەم ڕۆژە بارانەیە، ڕۆژێکی کەشوهەوا گونجاو نەبوو، هاتن سەردانی هەڵەبجەیان کرد و لەگەڵ هەڵەبجەیەکانە یادی هەڵەبجەیان کردەوە. بێگومان ئەم یادە بەس یادی خەڵکی هەڵەبجە نیە، یادی هەموو کەسێکە، یعنی هەمویان بەشدار بوون تایە. پێم خۆش بوو، دەستخۆشی و ڕێز و سپاسم بۆ یەکە بەیەکان بنێرم و ئەرکیان کێشا بوو مانوو بوون. بێگومان هەموو ساڵە یادی کیمیابارانی هەڵەبجە کرێتەوە. ئەم ساڵیش 29 ساڵی کیمیاباران بوو. ئیدارەی پارێزگای هەڵەبجە لەگەڵ وەزارەتی شەهیدان و کاروباری شەهیدان هەستان بە ئەنجامدانی ئەم مەراسیمەکەش لە ڕۆژانی پێشتری چەندین چالاکی کرا کە لە ئەسەر ئاستی بڵێن ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هاوڵاتیان خۆیان لە شاری سلێمانی و شارەکانی کەشەوە لە دووسێ ڕۆژی ڕابردووە بەڕاستی چالاکی جۆراوجۆر و زۆریش ئەنجامدرا لە میدیاکانیشەوە هەمووی بینرا. بەڵام چالاکیەکی کە حکوومەت یاریمی کوردستان بڵێن حکوومەت سەرپەرشتی کرد ئەمڕۆ بوو کاتژمێر 11 دەستی پێکرد. ئێمە لە کاتژمێرنەوە پێشوازیمان لە میوانە بەڕێزەکان کرد، چونکم هەندێکیان لە دەرەوەی شار و لە شوێنە دوورەکانەوە هاتن
چالاکێکەش خۆی لە وتاری حکوومەت و وەزارەتی شەهیدان و پارێزگای حزوریانە بوو ئەم بوون بەرپرسەکان ئێمە تەنها داوەتنامەمان بۆ حکوومەت ناردبوو لەگەڵ کنسول و لایەنە بیانیەکە ڕەنگە داوەتنامەشیان نەوێت بەڵێ خۆی داوەتنامە ئەمە تقریبا 2-3 ساڵە ینی بڕیارمان ناوە داوەتنامە نەری بەڵام کنسول و شوێنە گشتەکان ئەوان هەر ئەتەکێتی خۆیان پێویستە ئەو کارە بکەین ئەوەی کە وەڵامی یابووینەوە ئێمە شوێنی تایبەتمان بۆ ئامادەکردبوون لایەنە سیاسەکانیش سەرجەمیان ئەوشی کەسی یەکەم نەهات بێ نوێنەری لەوێ بووە حزوری هەبووە و بەشداریان کردووە لە یادەکە و بە شێوەیەکی زۆر باش دوای وتارەکان چەند چالاکێکی هوەری و مۆزیکی ئەنجام دراوە دواتریش کاتژمێر 1.5 و زانکۆی هەڵەبجە کە بە دەستخۆشیەوە ئەم ساڵ یەکێک لە جیاوازیەکانی یادکردنەوەی هەڵەبجە ئەو بوو کە زانکۆی هەڵەبجە کە هەمیشە پێشەنگ بۆ بەڕاستی لە پێشکەشکردنی ئەو جۆرە کەیسانە و ئەو جۆرە زانکۆکە بەڕاستە خۆاتۆ ناو یادەکەوە خۆی هاتوۆتە ناو یادەکە و بابەتەکانی زۆر بەشی لایەن ئوستازەکانی زانکۆی هەڵەبجەوە پێشکەش کرا و بەرنامە و بابەتی زۆر بە پێزیش کە ئێمە لە ئایندەیە بۆ ئیشکردنمان لەگەڵ حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمان زۆر سوودی لێ ئەبینین لەسەر ئاستینی دەوڵەتیش دواتریش لە دوای کاتژمێر 4 پاشنیەوەڕۆوە ئەو دووڕوفاتی کە لە هەفتەی پێشوو تەرمەکانیان دەرهێنرانەوە لە سەرقەبرانی قلیچ بە خاکمان سپاردن و ئەمە کۆی چالاکیەکانی ئەمڕۆمان بوو. بەڵێ گەر من کاتەکە استیغلال کەم و تۆزە لە پرسیاری تەقلیدی دوور بکەوەوە وتە ئەو لایەنانەی کە پێشتر هاتوون و حزوریان بووە شوێنمان بۆیان دابین کردووە لە پارێزگای هەڵەبجە ینی هۆتێلێک مۆتێلێکی وا هەیە کە ئێوە لێی ڕازی بن بەبەستمە لێرەوە ئەگەر نییە ڕووی دەمیش بکەی لەوە بەرهێنەرەکان بۆەوەی ینی پەیامت بۆ ئەوان چییە ئەمە تا چەند لە ئاستی تمۆفی ئەوەیە تا چەندە ینی بەرامبەرە بە قوربانیەکانی شارەکە بەرامبەرە بە ناوی محافظە و پارێزگا بوون ئەوانەی لێرە حزببوونیان وڵا ئێمە سەبارەت بە میوانەکان ئەوانە خونسڵی شوێنە گشتەکان بوون دوورترینیان لە هەولێرەوە هاتبوون ینی ئەوە ڕێگەی مەسافی ڕێگە ئەوەنە دوور نییە بێن و بگەڕێنەوە ئەوان هەر خۆیان حەزەکەن دایمن بێن و بگەڕێنەوە بەڵام من حەزەکەم لێرە ئاماژە بم بە خاڵێکی کەکەم پرسیارەکەی من دوورترە ینی لە هەڵەبجە ئێمە مشکلەی نەک هەر هۆتێلمان هەیە هەموو ساڵێک مشکلی ئەومان هەیە ئەم یادە لەکوێ بکەینەوە ئەمە لە 2010ەوە هەوڵێک نییە کە هێندە گەورە بێت دەرەقەتی یادەکە بێت شایستەی ئەو یادە بێ نیمانە بەڕاستی ئەمە لەو کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان پارەیەکی زۆری هەبوو بەڵام هەمیشە بەدەر نەکراوین لەوەی کە هەر بودجەی حسەی خۆمان بۆمان نێراوە هەر بەدەر نەکراوین لەوەی کە جیاواز لە شوێنەکانی کە جیاکاری بە شێوەی ئەنی بە قورسایی کەیسەکە سێری هەڵەبجە بکرایە ئەبوایە ئەم ساڵ یان ئەم ساڵیان ساڵانی ڕابردوش ئێمە لە هۆڵێکی کە شایستەی بە کەسوکاری شەهیدان و هەڵەبجە ئەم یادەمان کردات و ئێمە کێشەی سەرەکیمان ئەوەیە دواتریش بێگومان کێشەی هۆتێل و شوێنی گەشتیاریشمان هەیە کە شتێکی وایتیانی هەڵەبجەمان هەیە کە پێی پێویست ڕووی دەمت لە کێیەکەی بۆ مەسەلەیە بۆی هەموو چارەسەرەکان نەبینە کۆتایی بەرنامەکە لە ئێستا وەقتی وەڵام ڕووی دەمەکەمە وە بەرهێنەرەکان بە تایبەتی وە بەرهێنەرەکانی سنووری پارێزگای هەڵەبجە کاری باشیان کردووە بەڵام ئەمە بە کەسێک و دوو کەس ناکرێت لە دەرەوەی هەڵەبجەشەوە بێنەوە هاوکاریانەکەن بۆی لێرە پرۆژەیەکیانە بێت لە کام وڵاتەوە دوورە ئێمە چتە سیلاتێک بێ ئەیکەین گرنگ ئەوەیە شارەکەمان ئاوادان بێتەوە و هەڵەبجە هەمیشە واش بووە دەرگای ئاوەڵا کردووە بۆ هەموو کەسێک کە بێ نیشتەجێ بێت چ جارەوەی کە بێوە بەرهێنام بکات و دەسی هاوکاری و یارمەتی بگەێنێتە شارەکە. سپاس دەکەم نوخشەخان بێگومان من دواتر دێمە وڵات هەڵەبجە جگەلەوەی کە بە ناسنامەی کورد و کوردستاندانرێ پایتەختی ئاشتیشە دواتر هەندێک قسە لەسەر ئەم لایەنەشیانەکەین. سوپاس دەکەم دکتۆر ئاراز بێمە لای جەنابتان ئێوە وەکو زانکۆی هەڵەبجە چۆن چوونە ناو یادەکەوە چۆن بوو ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو بڕیارتاندا خۆتان بەشێک بن لە ئامادەکاریەکان نەکەر بەشێک بن لە ئامادەکاریەکان پایەیەکی یادکردنەوە کەش بن. پێشێکی سپاسی جەنابتانەکەین سپاسی تەلەڤیزیۆنی کەی کوردستانەکەین سەری ڕێز و نەوازشمان بۆ پێشمەرگە قارەماکەکان بۆ شەهیدانی ڕێگای کورد و کوردستان بۆ شەهیدانی کیمیابارانی هەڵەبجە و سڵاو ڕێزمان بۆ پێشمەرگە قارەمانانەی کەوا ئێستا لە سەنگەری بەرگریدان سڵاویان لێت. پێشەکی بۆ ئەم مەبەستە لە ڕێگای پارێزگاری هەڵەبجەوە کاگە عەلی حەقیقەتەن یعنی وەکو دائیم هەمیشە پشت و پەنامان بووە بیرۆکێکی خستە بەردەم ئێمە کەوا ئەمانەیە ئەم ساڵ
سەرۆکایەتی زانکۆ سنتەری ئەو ئیشە بێت. ینی ئێوە خۆتان تەرحتان نەکرد. نەخێر ئەوان هینیان کرد ئێمەش شتەکانمان کردەوە ئیمکانیاتەکان بۆ ئیمکانیاتی خۆمانە، بەڵام بە تەژیعی ئەوان و ئێمەش چوونە ناو ئیشەکەەوە بە قورسایی خۆمان. دیارە کە ئێمە ئەگەر لە ئاستی تمۆحی خەڵکی هەڵەبجەشان نەبووین لەبەر هۆکاری ئەوەی کەوا قەیرانی دارایی و ئابووری و نەبوونی کادری پسپۆڕ و نەبوونی کادری پسپۆر لە مەسەلەن بوارە جیاجیەکانە وەکو ئەساتیزە و ئوستاز مساعید ومانە، بەڵام ئەم ساڵ خۆشبەختانە پلانێکی باشمان داڕشت بە هەردوو لە و پێکەوە توانیمان کەوا قورسایی زانکۆ دەرخین کە بالفعل ئێمە بەو ئیمکانێتە کەمەشەوە ئەتوانین شتێ بکەین. باشە وەکو زانکۆ چیتان بۆ زیادەکە زیاد کرد، چیتان بۆ ئیزافە کرد؟ ئەوەی کە زیادمان کردووە لەم هێنا یەکەم لەبەرەوەی کە نوخشەخانیش ئاماژەی پێکرد هۆڵێکی داخراوە، هۆڵێکی شیاونیە، ئێمە هۆڵێکی مغلقی نی مەلعەبەکەمان نانێ، بەڵام مەسرف و هەموو شتێکی بەسپاسەوە لەسەر وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوەکان بوو. ڕەنگە سوپاسیشی نەوێت سوکارکیانە ئەیتر وەروەها سوپاسی تەبعاً پارێزگای هەڵەبجەژەکەین و نوخشەخان خۆشی هەمیشە پشت و پەنامان بووە لەو بوارانە. باش بەڕاستی ئەوە کە شتێکی زۆر مهم لە ناحی سکیوریتیەوە هەم لە ناحی تەکێتەوە، ینی ئەم ساڵ بەڕاستی جیاواز لە ساڵانی کە ینی ئەتوانم بڵێن ئەو یادکردنەوەیە دەوری خۆی بینی، یعنی پێشەوەی بچینە سەر دەورەکەی وەکو زانکۆ ینی بانگێشتی سەرۆکی زانکۆکانی دیکەی کوردستانتان کردبوو. بەڵێ ئێمە بەدەم بانگێشتەکەتانەوە هاتبوون؟ وەڵی کەمیان هاتنوانە تۆزە ڕاشکاوبی بۆی ینی لە میادەی ڕاشکاوبی. لە حقیقەتە ئێمە گروپێکمانەیە گروپی سەرۆک زانکۆکان هەر شتێک هەبێت لیا بڵاوێکەکەینەوە لە ڤایبەرە، ئیتر هەست کەسێک ئەگەر بێوێت ئەڵێ من ئامادە میاڵێ ببوورە ناتوانم. چەند سەرۆکی زانکۆی تایە؟ دێرە چواردە تقریبا 36 دانەمان هەیە لەو گروپە هینەکانەوە. بەبێ ناوهێنان چەند کەسیان هاتبوون؟ وەڵا کەسیان نەهاتبوونەوە لە 36 سەرۆکی زانکۆ کە لە گروپێکی ڤایبەر بوونی ئێوە ئاگاداریشتان کردوونەتەوە یەک دانەشیان ئەمڕۆ حزوریان نەبووە؟ ئەزانین چۆنە هەرێکی بۆ نمونە ئێستا لە هەولێر ئینسان با بە حەقەت بڵێوانە کێشەکان لە چییە؟ سبەینێ نادوو سبەی ئەوانی شینیان هەیە، فستیڤاڵیان هەیە، کۆنفرانسیان. بەڵام ئەمە یادی هەڵەبجێ دوو شتەیە کە باسەکرێت لە کوردستانە ئەنفال و هەڵەبجە ئیتر هەموو شتێ لە ئاستیان نابێت ڕاگیرێت، وایە؟ ئەوە زۆر ڕاستە، بەڵام میکێ لە کێشە هەرە گەورەکان بەڕاستی ئەم زانکۆی ئێمە یاخۆ بڵێن ئەم شارە شارێکی چەپەکە دوورە لە زۆر شتەوە، یعنی بۆ نمونە فندقێکی سیاحیتیان نیە، مەطعەمێکی سیاحیتیان نیە، شوێنێکی وایتیان نییە بەڕاستی کە خەڵک بێت لێرەش بمێنێتەوە و بە ئیسراحەت هینەکەی بکە. مەسەلەن یەکێ لە هەولێرەوە بیە بۆ ئێرەزانی چەند سەعاتیە؟ 5 سەعات ئەمسەر 5 سەعات ئەوسەر 10 سەعاتیە. یەکێ لە دووەکەوە بێ 6 سەعات ئەمسەر 6 سەعات ئەوسەر 12 سەعاتیە. ئینسان هەبێ بە حەقەت ئەو شتانەش بخاتە ڕوو هەر یەکەی زوروفی تایبەتی خۆی. وەڵامی ئەو پرسیارەشم بیتەوە پانێڵەکانتان چیتان تیا باس کرد؟ وەڵا پانێڵەکان لەسەر ئەوە بووکەوە قەرەبووکردنەوەی کیمیابارانی هەڵەبجە لە ڕووی مادی و معنەوی و بە یعنی جینۆسایدکردن بێت، یعنی بەنێو دەوڵەتیکردن بێت. هیچ بەرپرسێکی حکوومەتی عێراق حەزوری هەبوو ئەمڕۆ؟ عێراقی نەخێر نەمبینی لە پەنێڵەکان نەبوونوانە، بەڵام ئێرانیەکەش نەبوون نوخشەخان، بەڵام ئێرانیەکان هاتبوونەوەوانە بە حەقەت حتا لە دوور شەو هاتبوونەوەوانە، بەڵام نی عێراقیەکان نەهاتبوونەوەوانە، بەڵام ئەوانەی کوردستانی خۆمانن لێرە وەزیری شەهیدان و ئەنفال کراوەکان لێرە بوو و وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی داوای احتیزاری کرد لەبەرەوەی خارج بوو نەیتوانی ئامادە بێت و زۆریشی پێخۆش بوو لەبەرەوە وتەکەی جەناوی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەگەڵ وەزیری شەهیدان و ئەنفال کراوانە بوو. خۆیان نوێنەریان نهاتبوو وەزارەتی خوێندنی؟ نەخێر ئەو نوێنەری سپاس دەکەم، زۆر سپاس. بەڵێ نوخشەخان بەڵام مەسەکات محموو وەزیرە بە وەکالەت. بەڵێ وەزیری خۆش. سپاس دەکەم دکتۆر، بێگومان من دێمەوە لات کاگاسۆ وەکو ڕۆژنامەنووسێک پێم خۆش بوو دوای جەنابی قایمخان و جەنابی سەرۆکی زانکۆ بێمە لای جەنابەت. یادەکەتان چۆن بینی؟ هەستان کرد لە ئاست گەورەی مەرگە ساتەکەیە و هەستان
چی بوو بەرامبەر بەوەی کە یعنی قسەیەک هەبوو لە ناو ئەمڕۆ من هەندێک خەڵکم دواند وتیان وەکو پێویست خەڵک حزوری نەبووە ئەبوو خەڵک زۆر گەورەتر بەدەم ئەم یادەوە بێت نەک لەبیر بچێتەوە. ڕاستە بە بڕای من کارەساتی 16 سی 1970 کارەساتێکە هێندە گەورەیە هیچ کەرنەڤاڵ و فیستیڤالێک ناتوانێت لە ئاستی گەورەی تاوانی جینۆساید و قوربانیانی کارەساتی هەڵەبجە بێ ئەوە وەکو مەبدەئێک وایە ئێستا لە ناو هەڵەبجەیەکانە لە ناو هاونیشتیمانیانی کوردستانە لەبەرەوە تۆ ناتوانانی بارتەقای کارەساتی 16 سێ یادەوەریەک فیستیڤالێک بەڕێوە بچێت کە لە ئاستی گەورەی و سمبولی قوربانیانی هەڵەبجە بێت. یادکردنەوەکەی ئەمڕۆ لە ڕاستیە لە ئاستی شەقامی هەڵەبجە بوو. لەو ئاستانە بوو کە ئێمە وەکو ڕۆژنامەوان وەکو نووسەران تموحمان بەوەیە کە لە ڕاستیە هەڵەبجە لەو دیسکۆرس و گوتارە باوەی ڕابردوو دەرچێ. ئێمە هەمیشە ساڵانە یادی هەڵەبجەکەینەوە، هەمیشە ئەمانەوێ هەڵەبجە لەو قاڵبە دەرچێکە ئیتر گریان و سۆز و لاوانەوە و بەڕێکردنی کۆمەڵێک وتار و فیستیڤاڵ و بەڕێوەچوونی کۆمەڵێک مەراسیم و ڕێوڕەسمی وێنەگرتن. ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی هەڵەبجە بناسرێ. هەڵەبجە ئێستا ناسراوە. هەڵەبجە بووەتە سەرمایەیەکی ڕەمزی. بڕوا ناکەم هیچ کوردێک لە نێوان حیزبە سیاسیەکانیشە لە نێوان حیزبە ئایدۆلۆژیەکانی خلافی ئەویان هەبێت کە هەڵەبجە سەرمایەیەکی ڕەمزیە. هەمیشە هەمومان ئەڵێن هەڵەبجە سمبولی قوربانیانی چەکی کۆکوژە، هەڵەبجە ناسنامەی مەسلومێتی گەلی کوردە، هەڵەبجە سەرمایە ڕەمزیە. بەڵام ئیشی پێکراوە لە ئەرزی من ئەوەیە ئەم سەرمایە ڕەمزیە بۆ ناتوانانی وەبەرهێنی پێوە بکەی لە دەرەوەی وڵات. ئەو هەموو قونسڵە لێرەیە، هەمووی قسەکات، هەمووی دروشم ئەڵێ، هەمووی ئەڵێ. من ئەمڕۆ بروسکەیەکی بەڕێز قونسڵی کۆریام لە بەردەما بوو کە ئەڵێ هاوخەمتانین. ئێمە لە ساڵی 2013 هەڵەبجەمان وەکو جینۆساید ناساندووە. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نەیتوانیوە ئەم سەرمایە ڕەمزیە ممارەسە بکە. ئەڵێ لە 2013 ناساندویانە لای خۆیان. لە 2013 کۆریا هەست ناکەم بوو بێت بە هەواڵێکیش بەتەئکید کە نەبوو بە هەواڵ. کەواتە ئێمە خلافمان لەسەر سمبولی قوربانیانی هەڵەبجە نییە، خلافمان لەسەر یاد و یادەوەری فیستیڤاڵەکان نییە، خلافمان لەسەر ئەوە نییە کە هەڵەبجە قوربانیەکەی ئازارەکەی کارەساتەکەی چەند گەورەیە. خلافمان لەسەر ئەوەیە ئەم شارە بۆ ئەوەدان نابێتەوە. خلافمان لەسەر ئەوەیە ئەم شارە بۆ تیمێک نییە بۆ بەرپرسی ئاوەدانکردنەوەی هەڵەبجە بێ. کاکە ماڵێک پێویستی بە ڕووناچیە، ماڵێک پێویستی بە ئاوەدانیە، ماڵێک پێویستی بە ژیانە. لە ڕاستیە هەڵەبجە پێویستی بە ژیانە. هەڵەبجە پێویستی بە دوو بیناکردنەوە هەیە. بیناکردنەوەیەکی ڕۆحی، بیناکردنەوەیەکی ئیرادیە، بیناکردنەوەیەکی عەقلیە، بیناکردنەوەی تاچی هەڵەبجەیە بۆی لەسەر خاچەکانی خۆی بۆ هەستەکەی تاکی هەڵەبجەی هێشتا لەژێر باری ئەو مەرگە ساتە ئەناڵێنی و نەهاتوە بە دڵنیاییەوە وەکوتم ئێمە لەبەردەم دوو دروستکردنین، دوو پرۆسین، پرۆسەی هەردوو پرۆسەکە پرۆسەی گەورەیە، پرۆسەی معریفی و ئۆنتۆلۆژی گەورەیە. پرۆسەیەکیان پرۆسەی بیناکردنەوەی تاچی کوردیە تا ئێستا بە زانکۆکانی کوردستانەوە، بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە، بەلایەنە پەیوەندیدارەکانەوە نەمانتوانیوە ئەم ئەرکە ڕاپەڕێنین بۆ ئایندەی هەڵەبجە لە داهاتووە. بەشەکەی تری کە پێویستی کە ڕەهەندێکی تری ئاوەدانکردنەوەی ڕەهەندی بیناکردنەوەی ئەم شارەیە. 29 ساڵە هەستەکە ینی کەم تەرخەمیە بەڵێ کە تیمێک نییە ئەم شارە ئاوەدان کاتەوە. ئێمە چەند جار هۆکاری تری هەیە. یەکێک لەو هۆکار و فاکتەرانە لە ڕاستیە حیزبە ئایدۆلۆژیەکانی ئەم وڵاتن. 2 ساڵە خەڵکی هەڵەبجە چاوەڕوانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجەکە. 2 ساڵە ئەم شارە بووە بە پارێزگا و ناسێنراوە. ئێمە ساڵانی ڕابردوو ئیشکالێتی ئەوەمان هەبوو وەکو نخبەی ئەم شارە، ئیشکالێتی ئەوەمان هەبوو کە هەڵەبجە ئیدارەیەکی سربەخۆی نییە. بەڵێ 2 ساڵ لەمەوبەر بوو بە ئیدارەیەکی سربەخۆ و بوو بە پارێزگایەکی سربەخۆ و تەنانەت حکوومەتی عێراق و پەرلەمانی عێراق و کۆمەڵێک دەوڵەتی ژۆک و جینۆسایدێک ناساندی. ئەمە ئەتوانی قەرەبووی تەواو لەم فەقەرە قانونیە وەرگری بۆ هەڵەبجە.
ئیدارەیەکی سربەخۆی پرسیارە بکەم وەکو ڕۆژنامە نووسێک وەڵامم بیتەوە ئێمە ژمارەیەک پەرلەمانتاری باشمان هەیە لە بەغا و بەشێکیشیان لە هەڵەبجەوە ڕۆشتون تەنانتیان بۆ من تەلەفۆنیشم بۆ کرد نەیتوانی بێت بۆ بەرنامەکە و هەڵەبجەی شەو لەسەر هەڵەبجە حسابە و دەنگیشی پێدراوە لەم شارە و معلوماتیش مەیە کە نەهاتوە سەردانێکی شارەکەش بکاتەوە دوای ئەوەی دەرچوە باشە ئەمە لایەنێکی قسەکەی هەستەکەی ئەوان کەم تەرخەم بوون و بەکاری خۆیان هەڵنەساون و پەیامت چییە بۆیان ئەوەیە بەڕاستی ئەو کارکتەرانی کە بە ناوی هەڵەبجەوە چوونەتە بەغدا کارکتەرێکی لە بری ئەوەی کارکتەرێکی نیشتیمانی و هەڵەبجەیی بن کارکتەری حیزبی ئایدۆلۆژین ئەوەندەی کاریان بۆ ڕەزامەندکردنی سەرۆک و سەرکردە و ئایدۆلۆژیای حیزبەکانیان بۆ ئەوە نەکاریان بۆ ئەوە نەکردو هەڵەبجە لە خۆیان ڕازی بکەن وەکوتم تاچی هەڵەبجەیی لایەزال تاچێکی بریندارە لە ڕووی ڕۆحیەوە تووڕێە لە ڕووی ڕۆحیەوە بریندارە ئیرادەی تێکشکاوە 35 ساڵ حکوومەتی بەعس ئیشی کرد لەسەر بێ ئیرادەکردنی تاچی کوردی و بیزات ناوچە قوربانی بەسەرەکان و ناوچە کارە ساتبارەکانی وەکو هەڵەبجە و ناوچە ئەنفال کراوەکانی گەرمیان ئێمە بۆ ناتوانین هەڵەبجە بکەینەوە بە هەڵەبجە بەشێکی وەکو وتم پەیوەندی بە حیزبە سیاسی ئایدۆلۆژیەکانەوەیە من چەند ساڵێک لەمەوبەر لەگەڵ کۆمەڵێک برادەرە ئێمە پێشنیاری ئەوەمان کرد بۆ سەرۆکی حکوومەت بۆ لایەنە پەیوەندیدارەکان کاکە واز لە تەداولی سوڵتە بێنن لە هەڵەبجە با حیزب دەستی لێ هەڵگرێ هەڵەبجە بدەنە دەست کۆمپانیایەک بیدەنە دەست بزنسێک سەرمایەکی ڕەمزی گەورەمانەیە هەر کۆریەکان بهێنن بڵێن کاکە 5 ساڵ هەڵەبجەی بەنە دەست ئێمە لە ماوەی 5 ساڵە باشترە بێ 5 معالیمی گەورە بۆ هەڵەبجە ئەمانەوێت تا ئێستا جادەی جوستاییدی هەڵەبجە تەواو نەبووە تا ئێستا جادەی تەنگی سەی محەممەد کە هەڵەبجە ئەبەستێتەوە بە بەغداوە تا ئێستا ئەم جادەیە تەواو نەبووە مەرزە نێودەوڵەتەکانی هەڵەبجە تا ئێستا دیالۆجی لەسەرەکرێ بۆ مەرزە نێودەوڵەتەکانی هەڵەبجە وەکو مامۆستای بەڕێزوتی خەڵک میوان چۆن ڕووبکاتە ئەم شارە لە کاتێکە ئۆتێلێکی پێنجستێرەی نەبێ ناوچەیەکی گەشتیاری نەبێ لەبەرەوە هەڵەبجە ئەبێ ڕزگار بکرێت لەو بەرتەسکیەی ڕزگار بکرێت لەو پەراوێز خستنەی کە من ناڵم دەسەڵاتی کوردی ئەمەی کردووە دەسەڵاتی کوردی تیمی دروست نەکردو بۆ ئاوادانکردنەوەی هەڵەبجە یابانیەکان کە هێرۆشیما حاڵەتێکی تایبەت سەیری نەکردووە وەکو کەیسێکی سپێشڵ سەیری نەکردووە یابانەکان کە هێرۆشیما و ناکازاکیان ئاوادانکردنەوە تیمیان بۆ دروست کرد لەسەر ئاستی باڵای حکومی ئەڵمانیەکان کە ئەڵمانیایان دروست کرد تیمیان بۆ دروست کرد ئەم تیمە بێت تیمی تایبەتمەند بێ ئەبێ بەدەربێ لە حیزبە ئایدۆلۆژیەکان لەبەرەوە ئێمە پێویستە قسەی جدی لە ئایندا قسەی جدی لەسەر هەڵەبجە بکرێ و خۆشبەختانە کاگێدگەر حەزەکەم ئەوە بڵێم ئێمە پێشتر گلەیمان لەسەر ئەوە بوو کە هەڵەبجە ئیدارەی سربەخۆینی ئێستا ئیدارێکی سربەخۆی هەیە تەنانەت ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی کوردستان ئیدارەیەکی ئابووریشی بۆ هەڵەبجە دروست کرد دارایی هەڵەبجەی جیا کردەوە لە پارێزگای سلێمانی ئەمە بەڕاستی هەنگاوێکی بێگومان دێمە وڵات بۆ قسەکردن لەسەر گرنگی ئەمەیان نوخشەخان بێمە وڵای جەنابەت من بیرمە و ئەمڕۆژ لە کەناڵ و ڕادیۆکان گوێمان لێ بوو لە شعر و هۆنراوەکانی ڕێک دوای تاوانەکە ناوی هەڵەبجە بە شارۆچکە هاتووە شارۆچکەی هەڵەبجە بەڵام ئێستا هەڵەبجە پارێزگایە هەستەکەی ئەبێت یعنی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران وەکو پایتەختێکی ئاشتی ئەبێت جگە لە مافەکانی خۆی چ شتێکی تری ئیمتیازێکی تری هەبێت بە شارەکە بدرێت بۆ ئەوەی کە لایەنێک کەسایەتیەک سەردانیەکە هەز بکات ئەم شارە تایبەتمەندی خۆی هەیە جیاوازە لە سلێمانی جیاوازە لە هەولێر جیاوازە لە شارەکانی دیکە بەڕاستیکا یادگارم زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە دوای ناوەکە قسەکانت با زۆر کورتی نەبێت لەبەرەوەی من باسی ئەوە کەم یعنی هەڵەبجە پێشەوەی بێ بە پارێزگاش ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان بە زەخت خستنە سەر و دروستکردنی لۆبیەکی نێودەوڵەتی کە کاتێک قەزاش بوو ئەوە زۆرترین پرۆژێ خزمەتگوزاری و سیمایەکی جیاوازی پێوە دیار بووە لە ئاست ئەو کارە ساتە گەورەی کە بەسەر یادوسێ و بەڕێستان هەردووکتان باسی کۆریاتانە کرد و چەند وڵاتێکی کەتانە کرد کە هاوشێوەی لەوانەیە بەقەدەر ئێرەش کارە ساتەکە یەکجار وا گەورە نەبوو بێت باشە ئەنجا چجا ئێستا بووین بە پارێزگا کە بووین بە پارێزگا من ئەمڕۆژ لە چەند لێدوانێکی کە باسم کردو من ڕوبەڕوژ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و کاربەدەستانە دائیمەن قسەم کردووە ئەم پارێزگایە هەمیشە وەکو مناڵێکی ساوەوە بە شێوەیەکی تەندروست ئەبێت تەعاملی لەگەڵا بکرێت من پرسیار لە ئەنجومەنی وەزیران ئەەکەم لە وەزارەتە بەڕێزەکان ئەەکەم یەکە بە یەکە وەزیرەکان و ئەندام پەرلەمانەکانی کوردستان و حکوومەتی عێراقیشەکەم کامیان هاتوون هەفتەیەک لە هەڵەبجە بمێنەوە گوێ لە ئیداری ئەم شارە بگرن و من پێشتریش وتم یعنی خەڵکی هەڵەبجە بەدەر لە ئیدارەکەی خەڵکی زۆر شارەزا و باشتر و بەتوانایتیایە لەگەڵ ڕێزما بۆ هەموو ناوچەکانی کە بەڵام ئەوانشی کە حکومەکەن لە پارێزگای سلێمانی و هەولێر زۆربەیان خەڵکی هەڵەبجە و هەورامانن
ئەنی کەسانێکی شارەزا و دڵسۆز هەن بۆیە ئێمە پێویستە جەخت بکەینەوە لە حکوومەت یاریمی کوردستان و داواشیان لەسەرەوەی هەڵەبجە توانای هەناردەی دەرەوەی بە دڵنیاییەوە و تاقەیەکی کادری ئیداری و لە هەموو ڕوەکانەوە باشی تایە بەڵام پێویستە حکوومەت دەستی کراوە بکە یعنی ئێستا ئێڵێن قەیرانی داراییە باشە قەیرانی دارایی با بخینە قەیرانی ئیداریەکە بۆچی لا مەرکەزی ئیداری نایان بە پارێزگاری هەڵەبجە پارێزگاری هەڵەبجە توانای ئەوەی نییە مۆزەفێکی قایم قامێتەکەی من تەنسیب بکە بۆ لای خۆی لەبەرەوەی سەلاحێتی نییە یعنی ناوێکی بەڵێ یعنی چۆن بڵێ دەسەڵاتە لە دوای ناوبڕەکە من دێمە وڵات قسەکانت هەر هەمووی تەواوکە بینەرانی ئەزیز ناوبڕێکی کورت وەرەگرین لە دوای ناوبڕەکە گفتگۆکەمان بەردەوام بوو. ئەزیز دووبارە سڵاوتان لێبێت لە شاری هەڵەبجەی ئەزیزەوە لە مۆنیۆمنتی شەهیدانی هەڵەبجە بەردەوامین لەگەڵتان لە باسی ڕۆژ نوخشەخان ئەمەوێت ئەو پرسیارە بکەم و قسەکانیش تەواوکە وەکو کاگاسۆش ئاماژەی پێدا ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران کۆمەڵی بڕیاریداوە یەکێک لە بڕیارەکانەوەی ئێوە ئیتر لە سلێمانی جیاکرێنەوە لە ڕووی داراییەوە گرنگی ئەمە چییە بۆ هەڵەبجە بۆ کاروباری ئێوە و ڕێوشێنی بەڕێوەچوونی کارەکان بڵێ بێگومانکردنەوەی خەزیێنە تایبەت بە خۆمان ئەمە سوودێکی زۆری ئەبێت لەبەرەوەی ئێستا ئێمە وەکو قایم قامیەت و ناحیەکانیش خۆتانزان سنووری پارێزگای هەڵەبجە پێکاتوە لە مەرکەزی قەزاکە و لەگەڵ هەر چوار ناحی بیارە و خوڕماڵ و سیروان و بەمەوە بۆ هەموو ئیشوکارە ئیدارەکانمان بە پارێزگاشەوە ئەچینەوە سلێمانی ئەو هاتوچۆیەمان کەم ئەبێتەوە ئەتوانین داهاتی ناوخۆی خۆشمان کە داهاتێکی واشمان نییە ویستم باسی ئەوە بکەم ڕاستە خەزێنە زۆر زەرورە بەڵام ئێمە پێویستە بەڕێوبەرایەتی گومرگمان بۆ بکرێتەوە و ئەو گومرگانش ئەو مەرزانشی کە هەمانە داهاتەکەی بێتەوە ناو خەزێنە ئەنی ئەگەر ئێمە بەڕێوبەرایەتی گومرگمان لەبێت لە سنوورە چەند منەزانم بۆ بینەری ڕوون بکەیتەوە چەند مەرز هەیە بەڵێ ئێمە مەرزی ڕسمیمان نییە تەنها مەرزێکمان نیمچە ڕسمیە ئەویش مەرزی شۆشمەیە بەڵام چەند مەرزێکی لاوەکی کەشمان هەیە کە ئەمانش داهاتی گومرگیان هەیە بەپێی ترانزیت و ئەوانە کەلوپەلی لێوە ئەڕوە ئەوانش ئەتوانین سوودی لێوەرگرین بەس من حەزەکەم بگەڕێمەوە سەر پرسیانی قسەکانی پێشوم ئێمە پێویستیمان بە لامەرکەزیەکی ئیداری هەیە کە پێشتریش لە شوێنی کەش باسمان کردووە ئەگەر حکوومەت یاریمی کوردستان ئەوەنە ینی دەستکراوە نابێ بۆ ئێمە داوای ساڵێکمان کردو بۆ محافظەی هەڵەبجە بۆی بکێتە سەر پێی خۆی محافظ دەستکراوە بێ و بەڕێوەبەراتی گشتەکان بتوان کاری خۆیان بکەن لامەرکەزی ئیداریمان بنێ بۆ تەجروبەیش هەر ئەتوانرێ ئەم کارە بکرێ ماوەی ساڵێک تاوەکو بتوانرێت ینی دەورانێک بکرێت لەناو ینی سەمە دایرەمان هەیە 100 مۆزەفی هەیە دایرەش هەیە 20 مۆزەفی هەیە بۆ تەوزیعاتی ئەم کارانە ئەتوانرێت ینی ئەتەوێ بڵێ تا ئێستا مەسەلەی بە پارێزگابوون و دانانی پارێزگار دڵڕاگرتن بووە وەڵایی من ئەڵەم ناڵم دڵڕاگری خۆی حەزەکەم یەکشت بزانی ینی بوون بە پارێزگای هەڵەبجە خوێنی شەهیدان و کەسوکاری شەهیدان هەڵەبجەی کردەوە پارێزگا ڕاستە حکوومەت یاریمی کوردستان ئەمرەکەی دەرکردووە بەڵام لە پای چی لە پای ئەو کارەساتە گەورە ئەو مەرگەساتەی بەسەر خەڵکی هەڵەبجەیە هاتووە دوای بیرشمان نەچێت لە نەوە بڕیار وا بۆ کە فەرمان دەرچێت بۆ پارێزگابوونی هەڵەبجە ئێمە ئەزانین کە 2 ساڵی تەواویش نابێت کە هەڵەبجە بۆ پارێزگا و بەو شێوەیەش بۆ پارێزگا بووە لێرەوە داوا لە حکوومەت یاریمی کوردستانەکەم کە بە بڕیاریەکان یا بچێتەوە ڕاستە ئەمڕۆ 4 بڕیاری زۆر باشی یاوە بەڵام ئەکرا هاوشێوەی هەنێ ناوچەیکە کە بڕیار دراوە هەنێ پرۆژەمان هەیە وەستاوە کە ئێمە ڕاستە لە 2013ەوە دینارێک نهاتوێتە ناو سنووقی حکوومەتەوە تاوەکو پرۆژە بۆ هیچ کەسێ بکرێت ئەو پرۆژانەی کە هەیە زیاد لە 250 پرۆژەمان هەیە کە پرۆژەی پترۆدۆلارە لەگەڵ تەنمی ئەقالیم و وەزارەتەکانە ئەمانە پرۆژەمان هەیە ڕاستە دەستی پێ نەکرد بەس پرۆژەمان هەیە لە 170 تەواو کراوە ئەکرا ئەمڕۆ ئێمە زۆر دڵخۆش بووین کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەرکردایە کە ئەو پرۆژانە بکەونەوە بواری جێبەجێکردن هاوشێوەی جووتسایدی سید سادق هەڵەبجە کە ئەمە پرۆژەیەکی استراتیژی و زۆر باشە بۆ هەڵەبجە بکرێ و هەندێک پرۆژەی کەشمان هەیە پرۆژەیەکی دیکەی استراتیژی داهاتووی دوورمەودای گرنگ هەیە بۆ هەڵەبجە پرۆژی استراتیژی زۆرە بەستنەوەی هەڵەبجە بە گەرمیانەوە ئەو پردەی کە کاگە ئاسۆ باسی کرد ئەمانە بەڵام ئێمەشتا داوای ئەوەش ناکەین داوای ئەو پرۆژانەمان ئەکەین بکرێتەوە دواری جێبەجێکردن کە وەستاوە بەڕاستی بۆیە من داواکەم لە ئەنجومەنی وەزیران بەڕاستی لەمەوە دوا پێویستە هەڵوێستەیەکی هەبێت لەسەر پارێزگای هەڵەبجە داوا بکرێت لە وەزارەتەکان و وەزیرەکان بە تایبەتی وەزارەتی شەهیدان وەزارەتی تەندروستیمان هەیە شارەوانیمان هەیە ئەمانە خۆ شتێکی قرس نییە ئەگەر وەزیری شارەوانی
بۆ نمونە نەورۆسخان کە کەسێکی زۆر باش و زۆر بەدەمانەوەێت بێت هەفتەیەک لە هەڵەبجەیە لەگەڵ ئێمەیە بێ لەگەڵ کەسوکاری شەهیدان گوێ لە گرفتەکانیان لێرەوە بانگێشتەکەی کە بێت سەردانی شارەکە بکە بانگێشتی سەرجەم وەزیرەکانەکەم بە تایبەتی وەزیری تەندروستی کە سەردانیشی کردوین گوێشی لێ گرتوین و بەڵێنیشی پێیاوی گرفتەکانمان بۆ چارەسەر بکە وەزیری شەهیدانیش هەر بەدەممانوێ بەڵام داوا لە وەزارەتی شەهیدان ئاوەدانکردنەوە ئەمانە ئەەکەم بێن هەفتەیەک لە هەڵەبجە بمێنەوە خۆیان تەماسیان هەبێ لەگەڵ هاوڵاتی هەڵەبجەیە تاوەکو لەگەڵ ئیدارەی هەڵەبجەیە بەڕاستی ناکرێ ئەمڕۆ ئێمە جێگیری پارێزگای هەڵەبجە ئەڵێ ئێمە ساڵێکە داوا ئەکەین ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەیەکمان لەگەڵا پەکەشتێکی زۆر قورس نییە ئیشی دووسێ کاتژمێرە گوێمان لێ بگرن بۆی لە معانات و لە گرفتەکانمان تێبگەن تاوەکو ئەم هەڵەبجەیە لەم پارێزگایە کە خەڵک هەمووی وا باسی ئەکا بەڕاستی ئەڵێ کە بۆ دڵڕازیکردنە بێ پارێزگایەکی نمونەیە پارێزگایەکە لە ئایندەیە هاوشێوەی پارێزگەکانی سلێمانی هەولێر ینی بۆ بەرپرسەکان بە تایبەت بەرپرسە حکوومیەکان ئەوەتانێ نوخشە خان قایمقامی هەڵەبجە ئاماژە بەوا داڵێت جێگری پارێزگار و توێتی ساڵێک ئەمانەوێت لەگەڵ ئەنجومەنی وەزیران کۆبینەوە تا ئێستا موعیدێکیان بۆ دانەناوین و نوخشەخان لە بەرنامەکەشەوە دووبارەی ئەەکەمەوە هیوادارم ڕاوێژکارێکتان هەبێت لەو هەموو ڕاوێژکاری کاتانە بە دیار بەرنامەکانی کەناڵەکانەوە دانیشن بزان ئەو چی لە بەرنامەکان باسەکرێ و پێتان بگەێنرێتەوە ئەڵێت بانگێشتی تەواوی وەزیرەکانەکەین بە وەزیری تەندروستیەوە بە شارەوانیەوە بە ئاوادانکردنەوە بە هەمویانەوە بێن لێرە بمێنەوە لە معاناتەکان تێبکەن سوپاس دەکەم نوخشەخان دکتۆر بێمەوە لای جەنابتان زانکۆی هەڵەبجە لە ئێستادا لە ڕووی ڕانکین و لە ڕووی ڕیزبەندیەوە لەکوێ زانکۆکانی کوردستانایە پێشەوەی بێمە سەر ڕانکین تعلیقێ لەسەر قسەکانی نوخشەخان بە مەسلەی ئەم پرۆژە استراتیجی شتانە ئێمەش یەکێ لەو کێشە گیر و گرفتانەیەکەوە هەمانە بە سەراحەت مەسلەی ئەو مەشاریعانەیەکەوە هەمانە هەمووی ڕاوەستەوە مالعلم زۆربەی لە ساڵ 16 لە ساڵ 7 تاوا بوو وەکو زانکۆ چ پرۆژەیەکانی ڕاوەستا بێت کە ئێمە زۆری ڕاوەستاوە بۆ نمونەوەی کەوا زۆر مهمە مەسلەی ئەو سنتەری زانستی و جینۆسایدە یعنی ئەمە سنتەرێکی زۆر مهمە بەڵام بەداخەوە تقریبا لە ساڵ 7 تاوا بووە هێشتا تا ئینیان نەکردووە لە ڕووی کادرەوە ستافی تەواوی هەیە یان هێشتا مایەتی بەڵام وعدیان ناوەکەوە جامیعی لەستەری بەریتانی هاتووە بۆ لامان جامیعی پازمای پیتەر کاتۆلیک هاتوو بۆ لامان بەڵام کە تۆ بینی هەر بینایەکە ئەو یارمەتی چی باتوانە وایەوانە جایەتە سەر بەشەنەوە خۆیەکانمان هەمووی وەستاوە یەک ئینمانە حەچی تەلەبەکانمانە لە کوچە و کۆڵانەکانە ئەمە گیر و گرفتێکی زۆر گەورەی بۆ دروستکردین تقریبا $5,000 هەیە ئەوەمان بۆ ئیطلاقکەن باوەڕکە زانکۆ یێتەوە سەر پێ ئەمە هینە لە ڕووی ڕانکینەوە پێرار ئەتوانم بڵێن ئێمە قڕەبووین بەڵام خۆشبەختانە پار ئێمە نۆهەم بووین لە 14 زانکۆ ئەمەش بە هەوڵ و هیممەتی فەرمانبەران و مامۆستایان و ئەنجومەنی زانکۆ هەڵدراکەوە یعنی هەرچۆنێ بێت یعنی بتوانین ڕانکینی زانکۆ لەبەر خاتری خوێنی شەهیدان ئەمە کاوا گەلێک مهمە لە با بڵێن جاری پێشوو کە هینمان نەبوو ئیلماممان نەبوو کەوا ئەم ڕانکینە لەسەر چه ئەساسێک ئێستا ئەزانین لەسەر چه ئەساسێکە وحدەکانی چییە چینێ بۆ نمونە ئەو بەحسانی کەوا ئیمپاکتەری هەیە ئەوە زۆر مهمە مالعلم ئەوە دەرەجێکی زۆریان بۆ داناوە بەڵام دەرەجاتی کەوا هینە بۆ نمونە ئەگەر بڵێت تەندروستی سەلامەتی 4 نقطەی لەسرە مەسەلەن سەوزایی نقطەی زۆر کەمی لەسرە کەواتە ئێمە ئەبێ هەوڵ بووین ئەو شوێنانی کەوا نقاتی زۆر لەسرە ئیشی بۆ بەڵام باش دکتۆر گەر چاودێریەکی بواری خوێندنی باڵا بکەی لە هەرێمی کوردستان بەڵە سەیری زانکۆی سلێمانیکە سەیری زانکۆی سەلاحەدین بکە سەیری زانکۆی چەرمۆ بکە سەیری زانکۆی گەرمیان بکە سەیری زانکۆی لە ئەهلیەکان سەیری زانکۆی گەشەپێدانی مرۆیی بکە سەیری زانکۆی ئیشق بکە یعنی زۆر زانکۆ بەبێ ینی ناوهێنانی هەر هەمویان زانکۆی ئەمریکی لە سلێمانی زانکۆی ئەمریکی لە دهۆک هەمویان کۆنفرانسیانەیە ساڵان کۆنفرانسی زانستیانەیە لەسەر ئاستی جیهان ینی ئینتەرناشناڵن زانکۆی هەڵەبجە بۆچی لەم مەجالەیە لەم بوارەیە بە شێوەیەک لە شێوەکان زوری نییە ئێمە بە پێچەوانەوە بەپی ئەو توانایی کە هەمانە کۆنفرانسمان کردووە بۆ نمونە پار کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان کرد لە بەشی یاسا مەسەلەی جینۆساید
وەروەها لە بواری وەرزشە کۆنفرانسێکی نێودەوڵەتیمان کرد لە دەرەوە هەموو خەڵک هاتبوو 21 جامیعەی هەموو زانکۆکانی عێراق بەشداریە کرد ئەمانە هەموو شتی گەورەن لە پرۆگرامتانە هەیە کۆنفرانسی نوێتان هەبێ بەڵێ کۆنفرانسی زۆر چاکمان هەیە و ئیشی باششمان کردووە ئینشاءڵڵا لەم فترەیە هەمووی ئەعلانەکەین و ئێنە بێتوانە خاصن لە بواری جیم باشە با قسەیەک لەسەر ینی یادی ئەم مەرگە سات و تاوانە بکەم بە ینی بیخۆزمەوە بە قسەیەک لەسەر ڕۆڵی ئێوە لە مەسەلی ئینتیما بکەم ئێوە ساڵانە کۆمەڵێک کچ و کوڕی جوان لاتان تەخەڕوجەکەن و دەرەچن تا چەندە لە ڕووی ئینتیماوە ئێوە وەکو زانکۆیەکی تایبەت زانکۆی تایبەتمەندی زانکۆی هەڵەچە و گەرمیان ڕەنگە دوو تایبەتمەندی تایبەتیان هەبێت چونکە دەڤەری ئەنفال و دەڤەری کیمیاباران چیتان کردووە بۆ مەسەلەیە چ ڕێگەیەکی جیاوازتان گرتووەتە بەر بۆ مەسەلەی ئینتیما وەڵام مەسەلەی ئینتیما چییە ئێستا ئێمە با بڵێن بەڕێوەبەراتیەکمان هەیە بەڕێوەبەراتی بەکارخستن ئەمە بەڕێوەبەراتیکی تازەیە بەڕاستی ئەمە بیر و بۆچوونی کاکبا تاالبانی بوو و لەسەر هینی ئەو ئێستا لەسەر هەموو ئاستی هەموو زانکۆکان ئەم بەڕێوەبەراتیە دروست بە CDC ئەم بەڕێوەبەراتیە کار و ئیشەکانی چییە محاولەکە چی بکە لە گەنجان ئینسانی قیادی دروست بکەن لە گەنجان ئینسانی قیادی بکەن وەروەها وا لە گەنجەکان بکەن چۆن مەسەلەن CV دروستکەن چۆن تەلەفۆنکەن چۆن ئیجتیماعکەن چۆن بچن هەلی کار بدۆزنەوە ئەمە کارێکی زۆر مهمە هەستەکە ئێمە ڕۆڵی هەبێ لە کۆتاییە بۆ مەسەلەی ئینتیما ئەی چۆن ئەگەر تۆ بتوە بەڵێ پرسیارێک بکەم باسی بەشی یاسات کرد باسی ئەوە کرێکە وەکو تاکە زانکۆی کوردستان بەشی یاسا وانەی جینۆسایدی خستۆتە پرۆگرامی خوێندنەوە من لەبەرەوەی کاتەکە زۆر هاوکارم نییە بەڵام قسەیەک لەسەر ئەوە هەیە کە ئەمڕۆ بەشی یاسا دەوامی کردووە دەوامی ڕانەگرتووە بۆ میادە باوەڕ ناکەم مەگەر تاقیکردنەوەشی تیاکراوە لە بەشی یاسا ئیمتیحانیان هەبوو زانکۆی هەڵەبجە بەڵام هەر شتێک هەبوو بێ هەست ناکەن یادەکە هێندە گرنگە کە ئەبێت ینی تاقیکردنەوەیەکی بۆ ڕابگیرێت خۆی ئەگەر حقت کرابێ ئەمە گلەی نییە لای تۆش لای من گلەیە ئەگەر کرابێت چونکە ئێمە ڕامانگەیانوە ئەمڕۆ عوتڵەی ڕسمیە چکە من زانیاریم هەیە 3 ڕۆژە پێیانە وترێت کە ئەمڕۆ داوام دەکەن هەر دەوامی لە ناوەندەکانی ئامادەیەوانیانەکرا بەڵێ سوپاس دەکەم دکتۆر هەر بژین کاگاسۆ بێمەوە لای جەنابەت قسەیەک لەسەر گەنج بکەین ماشەڵڵا خۆشت هەر گەنجی گەنج لە هەڵەبجە دۆخی چۆنە هێندەی تۆ لە نزیکەوە ئاگاد لە بار و دۆخیان بێت گەنجێکی ینی بیەکارن کاریان دەست ناکەوێت گەنجێکی بێتاقەتە یان گەنجێکە پڕە لە هیوا گەنجێکە پڕە لە پرۆژە و بیری نوێ و لای لێ ناکرێتەوە دۆخی گەنج چۆنە لە شارەکە بۆی ئەم پرسە پێم وایە لە هەڵەبجە گەنجی زۆر باشمان هەیە دەرچووی زانکۆ پەیمانگای زۆرمان هەیە لە هەڵەبجە خەڵکی هوشیارمان زۆرە بەڕاستی لە هەڵەبجە بەڵام دووبارە ئەم گەنجانە نەتوانراوە ئستثمار بکرێن بەرە و پرۆژەی گەورە بۆ شارەکەی خۆیان وەکوتم پێشتر ئاماژەم بە شتێک کرد من تەواوم نەکرد هەڵەبجە ئێستا خۆشبەختانە ئیدارەی سەربەخۆی هەیە ئەو ئیداری ئابووری شیاتە سەر بەڵام پێویستی بە ئیدارەیەکی جوگرافی هەیە پێویستی بە تەفعیلکردنەوە و چالاکردنەوە و ئەکتیڤکردنەوەی سەرجەمدام و دەستگاکان هەیە یعنی حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی کە ئیش لەسەر چالاکردنی حیزبەکان بکە و دەعمی حیزبەکان بکە پێویستە کار لەسەر ئەوە بکە دەعمی کەرتی تایبەت بکە لەم شارە بۆ ئەوەی ئەو گەنجانەی کە لە هەڵەبجە بەڕاستی بێهیوانە بن باسی مناڵەکەی شەید عومەری خاوەرد کرد کە 29 ساڵ لەمەوە بەرئەگەرستە بمایە ئەمڕۆ هەر خۆمبیرم لەوە کردەوە 29 ساڵ یەکێکە لە کۆنسێپتە جوانەکان لە بەرنامەکەتا بەڵام ئەی ئەو نەوەی کە نەمردوون تەسەورەکەیت یعنی ئێمە لە بەردەم ئایندەیەکی زۆر مەترسیدارین بۆ هەڵەبجە ئایندەیەک کە نەوەیەک دروست بووە نازانێ کارەساتی شیمەبەرانکردنی هەڵەبجە چییە نەزانین لەوەی کارەساتێکی گەورەی قوربانیانی گەلێکی بەشمەینەت کە هەڵەبجە بوو بە ڕەمز و قوربانی بوو بە ناسنامەی گەلێک تۆ نەوەیەک دروست بووە بێ ئینتیمایە ئینتیمای نەک بەرامبەر لە سەردەمی بەعسا بەرگی کتێبەکەت بەرزە کردەوە لە دوای لاپەڕی تایتڵەکە ڕسمێکی سەدام حوسێن بوو بەڵێ هەست ناکەن ئێستا ئیشی وەزارەتی پەروەردەیە ئیشی ناوەندەکانی خوێندنە ینی ئەمە ئیتر لاپەڕەیەک دوو لاپەڕە تەرخان بکرێ بۆ کارەساتەکان کە بەسەر کورداتون بەر لەوەی بچنە سەر ینی مادە ڕاستەقینەکە مەتریالەکەی خوێندنەکە
باسی ئەمانیان بۆ بکرێ هەست ناکەی ئەمە ضرورەتە ئەوەی کە ژوێ خراوە بەشێکە لە ضروریات زۆر گرنگیشە بەڵام کاک یادگار منیش ئەپرسم بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم سێکتەران ئاوادان ناکاتەوە بۆ گرنگی بەم ڕەهەندانە نایەت لە هەڵەبجا گەلەریەک نییە لە ئایندەیەکی نزیکە بە منی پسەلمێنێ بەنەوەی ئایندەی پسەلمێنێکە لە هەڵەبجا ژەهرێکە بۆ کاکە کیمیابارانێکی گەورەی شانۆ نیە سینەمایەک نیە سینەما بۆ ئیش لەسەر ئەوە نەکراوە هەڵەبجە بکرێتە کەرەستەیەکی سینەمایی وەکو بەڕێز نوخشەخان وتی لۆبیکردن لە هەڵەبجا وەستاوە ینی قسە لەسەرەوە هەبوو ئەمڕۆ کە ئەو کارکتەرە بیانیانە ئەمڕۆ لێرە حزوریان هەبووە فیلمێک نەبووە لە ڕێگەیەوە بچنە ناو باسی هەڵەبجە و پیشانیان بن هەڵەبجە 29 ساڵمان تێپەڕانەوە هەڵەبجە هێشتا هەڵەبجە لە ناو گوتارێکی ئایدۆلۆژیایە هێشتا هەڵەبجە لە ناو گوتارێکی زمانەوانی شعری ئامێزایە هێشتا هەڵەبجە لەو قاڵبە تیۆریە دەرنەچووە کە ئێمە هەمیشە ئەڵین هەڵەبجە با ئاوادان کردێتەوە هەڵەبجە بخرێتە سەر ئەوەی کە شارەکە بکرێتە شارێکی نمونەیی بەڵام لە کاتێکا ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان تیمێکی ڕاوێژکاری تیمێکی ئەندازیاری تیمێکی تایبەتمەند دروست نەکا لۆبیەک دروست نەکا لە ناوخۆ دەرەوەی وڵات ئێمە چۆن نەتوانین قسە لەسەر ئاوادانکردنەوەی هەڵەبجە بکەین قسەکردن لەسەر ئاوادانکردنەوەی هەڵەبجە قسەکردن نیە لەسەر شعر قسەکردن نیە لەسەر چاپکردنی کتێبێک پێویستمان بە دروستکردنی گەلەری هەیە پێویستمان بە دروستکردنی سینەما هەیە پێویستمان لەوە بەرهێنان هەیە لە هەموو ئەم سێکتەرانە بۆی ئەو گەنجانە دووبارە بێئیرادە نەکرێنەوە دووبارە ڕۆحیان تێک نەشکێ من ئەمڕۆ لە هۆڵی فیستیڤالی هەڵەبجە بەنیگاکانیانە هەستم ئەکرد ئەم گەنجانە گەنجێکی بێئومێدن گەنجێکی سەرگەردانن هەر لەبەر ئەوەشە ئێمە گەنجەکانمان بێگومانیان سەر هەڵگرن بەرە ئەوروپا یانە چنە ناو ڕێکخراوەکانی ڕێکخراوەتون و تیژەکانەوە ئەمانە هەمووی کارەساتێک بڕێوەیە بۆ شاری هەڵەبجە پێویستە بەری پێ بگرین لەسەر ئاستی زانکۆ پێویستە کۆنفرانسی گەورەگەرە کۆنفرانسی ئەکادیمی لەگەڵ یادەکەی کۆنفرانسە بەڵێ نەک لەگەڵ یادەکە بۆ نمونە با نەورۆز بکەینە دەرفەتێک بۆ ئەوەی کۆنفرانسێکی باڵای زانستی تیۆری فەلسەفی بگرین ئایا گەنجەکان چی لێ بکەین لە ئایندا چۆن گەنج ئیستثمارکەین چۆن ئەم گەنجانە وا لێ بکەین کە ئینتیمایان بۆ هەڵەبجە هەبێ ئینتیمایان بۆ قوربانیان هەبێ ئینتیمایان بۆ پێشمەرگە هەبێ ئێمە بەم شێوەیە ئەتوانین هەڵەبجە ببەستینەوە ئەگەر کۆمنتێکی دریشمە بێ حکوومەتی هەرێم دەستی خۆش بێ کە خەزێنە بۆ هەڵەبجە دروستەکە بەڵام خەزێنەیە تۆ پێنجێن نەخەیتە سەر ئەم شارە بڵێ پێویستی بە ڕیفراندۆم هەیە ئاخر کاکە خۆ شارەکانی تریش ئەگەر بە ڕیفراندۆم بێ هیچ شارێک نایەوێت لەسەر هەولێر بێ لەسەر سلێمانی بێ ئەو کاتە پاشاگردانێکی ئیداری دروستە بێ لە هەرێمی کوردستانە مەفروضە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن ئیداری سەربەخۆی بۆ منداناوە ئیداری ئابووری بۆ منداناوە بە هەمان شێوە سنوورێکی جوگرافی بۆ من دەستنیشان کا بڵێ ئەمە جوگرافیای هەڵەبجەیە وەکو پارێزگایەکی سەربەخۆ سپاس دەکەم نوخشەخان من زۆر باش بیرمە و یەکێکە لەو شتانی کە لە یادەوەریم هەرگیز ناسڕێتەوە کاتێ بە هەڵەبجەیە گوزەرمان کرد لە کاتی کۆڕەوەکە دوای چەند ساڵێک لە تاوانەکە ئێستش ینی وێنەیە و دیوارم لە پێشاوە کە لەسەری نووسرا بوو ئەم باخچەیە حەوت کەسیتیان ێژراوە هەموو بەیانیەک چەند ڕۆژێک لە هەڵەبجە ماینەوە ئەم بینی ژنێکە هات لەسەر کەلاوەیەکی ڕووخاو کە بنمێش و سەقفەکە کەوتبوو بەسەر ئارزەکە و لەسەری ئەگریا قسە لەسەرەوەیە هێشتا هەڵەبجە کەلاوەی تایە هێشتا هەڵەبجە ئاوەدان نەکراوەتەوە و لایەنێکی تری قسەکانیشم ئەوەیە کە ئەم معالمانە ئەم سیمایانەی کە سیمای کیمیاباران بوون بۆ هەڵەبجە وردە وردە لە ناو ئەچن بەبێەوەی سوودیان لێ ببینرێت بە کورتی وەڵام بەیتەوە چکە کاتم وەڵام من لە پراوێزی قسەکانی کاگاسۆوە دەسەکەم بە قسەکانم ئەویش ئەوەیە کە باس لەوەی چۆن هەڵەبجە چی بکرێ حکوومەت چی بکات من یە قسەکەم وەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بە جددی ئیش لەسەر قەزی هەڵەبجە بکات جددیەکەی چۆنە لە ڕێگەی وەبەرهێنارەوە بیکا ئەڵەن وەبەرهێنەر نایە بۆ ئێرە نەخێر ئەگەر حکوومەت بۆ نمونە پرۆژەیەکی استراتیجی گەورە لە هەولێر و لە سلێمانی جیاوازە لە هەڵەبجە ئێمە ناڵێن پرۆژەیەکی هاوشێوەی جادەی 100 مەتری لە هەڵەبجە بکرێ بەڵام ئەو بەڕێزانەی ئەوە بەرهێنەرەی کە لە هەولێر پرۆژەیەک ئەکا ئیجباری بکە پرۆژەیەک لە هەڵەبجە بکە لەبەروی هەڵەبجە جیاوازە بەیەکێ لە مەرجەکانی بەڵێ ئەو کاتە ئەنجا بزانە ئەگەر لە 10 ساڵی ڕابردووە ئەم بەرنامەیە کەەوە بەرهێنان لە 10 ساڵی ڕابردووە زۆر گەشەی سندووە بەڕاستی ئەمە بکرایە بە مەرجێک بۆ شارێکی وەکو هەڵەبجە بۆ گەرمیان بۆ ناوچە خاپورکراوەکان ئێستا هەڵەبجە شارێکی کە بوو ئەو کەلاوانی بەڕێزە باسیە کرد باسیەکەی نە ئەمە بەڵام کەلاوەی هاوڵاتیانیش ئێمە بیرمان نەچێ هەنێک لە شوێن کەلاوەکان
یعنی هیچ دەسەڵاتی حکوومەتی تیانە دەسەڵاتی شارەوانی تیانە لەبەرەوەی هیچ کەسانێکە لە دەرەوەی وڵاتن یعنی ئێمە نەئەتوانین بیکەین بە پرۆژە و نەئەتوانین یعنی بێین بە هاوڵاتێکیکە ئەوانە بەو شێوەیە ماونەتەوە ئەوە پێویستە داوا لەو هاوڵاتیانە بکەین کە یان بیکەن بە خانوویا بیکەن بە پرۆژەیەک یاخۆ سیاجێکی بۆ بکەن بۆ ئەوەی ئەو من دوا قسم داوا لە حکوومەت ئەەکەم وەکوتم بە جددی بێتە سەرخەت بۆ پارێزگای هەڵەبجە بۆ ئیداری پارێزگاکە لەبەرەوەی ئێمە بەڕێوەبەرایەتێکی زۆرمان هەیە نەکراوەتەوە ئەو بەڕێوەبەرایەتیانش کە کراوەتەوە بە وەکالەتە گرفتێکی زۆرمان هەیە و سوپاسیشیانەکەین کە ئەمڕۆ ئەو 4 بڕیاریان ناوە داواکەین کە وەزارەتی ناخۆ ئەنجومەنی وەزیران لە ئایندێکی لە چەند ڕۆژی داهاتوە نەکرێتە چەند هەفتە و چەند مانگی داهات و ئەنجومەنی پارێزگاکە دەست بەکار بێت کە ئەمە ئەرکێکی زۆر لەسەر پارێزگا شەبێت لە ڕووی ناسنامەوە لە ڕووی تابلۆی ئۆتۆمبیلە و لە ڕووی بەڕێوەبەرایەتی یەکێک لە بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران ئەوە بووە کە بەڕێز وەزیری ناخۆ ڕاست پێراوە کە شاندێک دروستکە سەردانی بەغا بکەن بۆی ئەو بەڕێوەبەرایەتیانەی کە پێوەستن بە حکوومەتی ناوەندیەوە بکرێتەوە بەڵام دوای ئەو بڕیارانەش چەندین بڕیاری کەمان ئەوێ بۆ کە سوکاری شەهیدان بۆ پێدانی زەوی بۆ تاقانەکانی هەڵەبجە هیوادارین لە چەند ڕۆژی داهاتووە ئەو بڕیارانەش دەرچێتمان بکەن مژدەیە وەشتانە بێ کە زەوی دابەش بکەن لە تاقانەکانی هەڵەبجە بکەن زۆر سپاسەوە مژدەیەکی باش بوو لە بەرنامەکە دکتۆر کاتم نەماوە دوا پەیامتان دوا قسەتان والله من تصور ما کرد يعني زیاتر بتوانی قسە بکەینەوەنا بەڵام لەسەر قسەکانی نوخشەخان هەڵەبجە ئەگەر سەیری ئەرزەکەی بکەی ئەرزێکی ڕەشە معنای هەمووی چییە؟ هەمووی مەوادی عوزبیە بەپیت و بەرەکەتە باوەڕکە چۆرنیسۆمە یعنی حیفە کە نتوانی استیغلال کرێت یعنی بۆ نمونە یعنی ئەتوانی ئێرە بکەن بە شوێنێکی گەشت و گوزار هەر لە گەشت و گوزارە پارەیەکی باش پیا بکەنوانە هەر ئێمە کە لە سلێمانیەوە هاتین ڕاست و چەپی ڕێگاکە دڵیە کردەوە اینجا وتیان مەحمەلێکی دۆشاوی تەماتە کراوەتەوە لە سیروان دانرا بەخوا 6 ساڵ 7 ساڵ لیا کەوتبووە لە خۆشان نەمانەزانوت ماوەڵاش کورد مەحمەلی دۆشاوی تەمات کەچی ئێستا دۆشاوەکەی نابینی یعنی بەڕاستی ئەمە یعنی بەڕاستی ئەمە هێنە من هێشتا خە باسی اینجا زان خۆم نەکردووە سپاس دەکەم ئەخیر کۆمنتی خۆت و ئەخیر پەیامی خۆت بۆ بەرپرسانی شارەکە چکە پەیامت بۆ حکوومەت نارد وەڵای من بۆ بەرپرسانی شارەکە هیوادارم بەرپرسانی ئەم شارە واز لە گیانی حیزبایەتی و ئایدۆلۆژی پەرستی بهێنە بەڕاستی بێنە سەرخەتی ئیشکردن بۆ هەڵەبجەیتر هەڵەبجە بەڕاستی قبوڵی ناکە و ئاخر کۆمنتم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و لایانی پەیوەندیدارەیە ئەوان ئەگەر ئەیانەوەی خزمەت بە هەڵەبجە بکەن با ئەو وەبەرهێنانەی کە ئەیانەوەی کارخانە لە هەڵەبجە بکەنەوە بۆ نمونە برادێکی من داوای کردنەوەی کارخانەیەکی کردووە لە هەڵەبجە کارخانەی دروستکردنی سفرە کە دەیان گەنجی ئەم وڵاتە ئەتوانی دامەزرێنی بەڵام پێویستە حکوومەتی هەرێم ڕێ بگرێ لە سفرەکانی تورکیا و ئێران نێنە ئەم وڵاتەوە چونکە ئەگەر تۆ کارخانەیەکی دۆشاو لە هەڵەبجادانەی نابێ بیاڵی دۆشاوی ئێرانی و تورکی و بێزانی ئەمانە چۆن دروست بەتەئکید ئەو کارخانانەی کە هەڵەبجە دروستەکرێن پێویستە وەبەرهێن بکرێ و بەرهەمەکەی لە هەرێمی کوردستانە ساختەوە حکوومەتیش ئاسو عەبدوڵەتیف ڕۆژنامەنووس سپاس بۆ نوخشە ناسەح قایمقامی هەڵەبجە سپاس بۆ دکتۆر ئاراس سەرۆکی زانکۆی هەڵەبجە کۆتا قسەی منیش دوای 29 ساڵ لە مەرگەسات دوای 29 ساڵ لە نەهامەتی وەکو مامۆستا ڕەفیق سابیر ئەڵێت چیتر هەڵەبجە بە تەنها جێمەهێڵن چونکە هەڵەبجە چیتر مناڵێکی لاسار نییە شارێکە ئەبێ ئاوەدان بکرێتەوە ڕێزی یادگار فایق و تەواوی ئەم ستافە جوانە لە شاری یاخود لە پارێزگای هەڵەبجەی شەهید قبول بکەن تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم هەمیشە لە خۆشییا بن ماڵتان ئاوەدان